بناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوەدان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەم جاریان ڕوومان کردوتە هەورامان لە نزیک نەحەیە بیارە لە گوندە زۆر جوانەکەی دەگاشێخان بەو هیوای کە بەرنامەکە بەدڵی ئەوەی خۆشەویست بێ و بە جۆرێک بێ کە بتوانین ئەوەی کە پێگوتە هەست و نەست و هەروەها سروشتی جوانی بەشێک لە هەورامانتان بۆ بگوازیێنەوە چونکە ئەرچی ئێمە ئەوەیە کە چوینە هەر ناوچەیەک چوونە هەر جێگەیەک هەر دەگا و هەر گوندێک ڕاستەکەی غەدر لە شوێنەکە نەکەین لانی کەم بتوانین جوانەکانی بۆ ئێوەی خۆشەویست بگوازیێنەوە و پیشانی ئەوەی خۆشەویست بدەین بەو هیوایە ئەم جارەش ئەڵخە ئەم جارەش لە گوندی دەگاشێخان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ و بە شێوەیەک بێ کە ئێوە لێی ڕازی بن فەرموو با پێکەوە ئەم جاریان لە دەگاشێخان. السلام عليكم. السلام ورحمة الله قربان باشي دانش رحمة خوالي بدانش قربان سباس لك شكر باشي الحمد لله تولا شوني خد دانش بام دانشم سلشاوكا شوني كعبد الخالق جام باشي باشا الحمد لله قرباستان لدقاشي والله الحمد لله لاخويا زيابي باشا شكر ديالواتي باشا شكر هلا والله لاخويا زيابي كا عبد الخالق استا يشكر وقتي السيا والله شو كارثة والله وقتي حيجن وقتي شيء نادان يعني شيء تي أنا معه براسي كف إجناك هذا بخوالي ليس باشا تو سيري كان وقتی خۆی باو پیرانی ئێمە لەم شوێنە چۆن ئیداریان کردو مەسەن بۆن منە ئێستاگەر ئەم کاتانە کاتی بێ ئیشی و ئەوانە بە یا مەسەن بۆن منە تەنها یەک وەرز ئیشی تیا بێ بۆن منە بەس هاوینان یا پاییزان ئیشی تیا بوو بێ ویتر تەواو ئەی چۆن ئیداریان کردووە والله وقتي خوي أو قديم يعني خافوا يعني إن شاء الله جيجان بهجد بيت والله يعني دقيق نوي ساون حتى بشوي شايش يعني كردو باش بخوا من يك يعني باكم بوي واقع دار بشوي جيشي كردو حد بشو معنا شو بورشتو لنا باخ عيشي كردو إشي باي ما كردو مناربون يك من بشون لما أنا قالوا يك من بشون حيوان ويك من لو شغا إنمانينا وجيانوانا ولومان كانوا يعني بتقى آرام من نبوا خوش من وباوكش من بس يسب والله ما يسكت إيش ناقد يسجنجي يسأم بايلة تواو تيكي داو أي باشا خيناك أو جنجا كان بس أي أواني كتوزي ثمانية يعني هايو موبايل بكارنا يعني أي وانا بو يعني والله وانيش بخوا مريك دايري بيت ما باقي خلق حتش ناقد بخوا حد بتواني بيت مزقوط أزاني كان خالق هستا كم أزاني شي بەوەی کە گوندەکانمان نەمان و هەمووی داگیران و ئێمە ڕۆشتین فێری ژیانی شار و ئەوانە بووین و دوایی اینجا بەم تێڕوانینە شاریانەوە هاتین و لادەمان ئاوادان کردێت و کاکە ئیشمان بۆ ناکرێت وڵا باش بوو ئەو کاتێش تقریبن تازە گەڕاینەوە ئێرەنەوە و پێنجنەوە یەک هاتینەوە ئێرە ئێمەم جەماعەتەمان ئیشمان نەکرد هەموو شتێکمان نەکرد تماوەیەکە تقریبن 10 ساڵێکە ئیش نەماوە بەڕاستی ئیش نەماوە باشە أي باب زاني أم دي إما خوا قدارة يعني نين دو ما قاشي تانية جقل لو كرة باخذ والله يعني والله أخي هاي لو ثروا فرحانين أتر ما باقي أم دي تقريبا شلي بينج مالين يك ما قاي تانية يك حتى حيواني تانية حتى مريش شي كم تانية مريش باقيناك جاران يعني أوانيك للرابردوا مثلا كسبت منكاني إيما باو بابيراني إيما
خوالیان ڕازی بێ ئینشاءالله خوالیان خۆش بێ باشە بەبێ سپایی بەبێ دۆ بەبێ توزانم ماستا و ئەوانەیە ئیداران ناکرد کاسەکانە کرد نا بەسەریانەوە هەتا تێریان لێ خواردن دانە نانگ ئۆخەش بەبێ سپایی چیەکە بەبێ ماستێک بەبێ دۆیەک خواگەدارە ئێستا لێرە ئێمە خۆمان چینە خورماڵ و لە هەڵەبجە ماسی دۆیێنی خۆم یەکێکیان خۆم لەمانەشم لە خورماڵ ماسی دۆیێنم ڕەحمەتە خواگەدار ئەو کاتە بەکتەوە فەرمووی وەڵڵی کەس ئیدارەی نەکرد بەبێ دۆ بەبێ مەس باشە کابخارەکە سات جەنابتان خۆ هەر لە دەیەکان و ماڵە لە دەیەکەی و ئەوانە ناکرا مەسەرم بۆ منە دوو سەر حیوان چوزانم مانگایەک شتێکی ئەوە ڕاگری و خۆبخوا ئەو لاپاڵە هەر هەمووی ئەکرێت بەڕاستی ئەکرێت و زۆر شوێنی حیوانداریشە بەڵام کەس نایکەن نادان گەنجەکان ێستا نایکەن ئێمەشتە قەریبە بەرەوە تەوابووی نەچین بۆمان ناکرێتەوە مەحاشیش ئەم مەحاشیشە خەڵکی خراپ کرد بەڕاستی مەحاشە خەڵکی زۆر جاران مەعاش نەبوو هەموو کەسێ مەجبور بوو کاسپیەکەت هەمووش هەموو شتێکیەک ئەی بازانم باخوشت هیچ نییە وڵا من باخێکم لەو سەرەوەیە لە پشتی دێ کۆنەوە لەوە ئەگەر جەنابەت هات بێتەوە باخێکە من لەوێ بوو بەشی خۆمان شتمان بوو بەس تقریبان 10 ساڵە قەترەی ئاوی تیانە بوو ئەم ساڵ یەک تۆزێک بەلوهەیەکی ئاوی هەیە ئەویش یانێ بۆ خواردنەنا بەشی باخەکان ناکات هەر وشک بوو هەر لە بنا وشک بوو ماشەڵڵا لێناوە ئەڵێ ڕێک وەکو ئینسانەکان وایە ینی چۆن ئینسانەکان تااقەتی و کاروشتیان نەماوە ئەو بەرەکەتەکەش نەما بەرەکەتەکەش نەماوە وەڵامەسەگەنەرۆڵا دەخوای گەورە سەلامەتان موفق بن ئینشاءالله ئەو تەمەنەی ماوتانە ئینشاءالله لە خێر و بەخوای گەورە کاری باش و عیبادەت ئینشاءالله بیبەنەسەر نانی کەم شکر مزگەوتەکە هەیە عیبادەت الحەمدولله وەڵڵا لەخوا بەزێ بێ باش وەڵام مزگەوتەکەشمانەترەوە نەقەرەباڵغ نیە باشە هەژ نەفەرێ یەنەتر ئەوی خەڵکی کەش هەر بەخوا نایە من ئێستا کاوا بیرەکەمەوە من دەگاشەخانم پێشترش بینیەوە بە ئاوەدانی غوربەتم بۆی هەڵەستێ ئەم دەیە چەند جوان بوو چەرپڕ ئەها ئەم هەموو خەڵکە جیاواز و ئەم هەموو دەنگە دەنگ و ئاهاتی بە ئێرەیان نییە ماشەڵڵا یەک ئاوەدانی بوو دەنجی مناڵ و دەنجی مەسەلم وەڵی ماوساگیان ساڵ بە ساڵ خراپە بێت ساڵ بە ساڵ چۆڵە بێتە ئاوا خەڵکەکە نازان خەڵکەکە بەرەو بینە لە باتی بەرەو خراپی هەڕات چۆنیت خۆشیخوا بابزانم ناو چییە شەهروس شەهروز ناوێکی زۆر تایبەتە شەهروز ئەزانی یعنی چی ینی ڕۆژاوە بە ئێرانی ڕۆژاوە ینی فارسیە وەنیە باشە کاکە شەهروز تۆ لە مەکتەبی بەڵێ کوا دەگاشەخان کوا مەکتەبی تایە هەیەی بە ساشەش تۆ لە چەندی من لە پۆلینۆ پۆلینۆ ماشاءالله ئەی لە کوێ خوێنی هەڵا لە کاوات لە بیارە باشە بیارە خۆشترەیە ئێرە وەڵای ئێرە خۆشتر بوو باشە شەهروز تۆ ئێستا خۆ مەکتەب نییە ئەی بە چیۆ مەشغوڵی ڕۆژانە وەڵا یاریکردن و ترگەڕان و بەو شوێ یاریکردن تۆ زیاتر حەزت لە چی هەریەکە باشە بەس دەگاشەکان شوێنی لێیەکەی یاری تۆپی پێ لێ بکەن بەڵێ شوێنێکی بچووکی لێە خۆڵە تەلەسەر بەڵێ شانسی خۆتان هینتان هەیە ئەنی شوێنەکەتان زۆر تەلان و هەڵدێرە ڕەنگە ساحەوشتان بۆ دروست نەکرێ وایە ناوەڵە ساحما بۆ دروست ناکرێت بە ساحی مەکتەبەکەیە خۆڵە خۆشە شەهروز هەورامی عادەتەن زیرەکن بابزانم تۆش لە زیرەکەکانی فەرموو بڵێ بابزانم تۆ لە خوێندنا بەتەماچی بەتەما کوێیت بەتەمای لە شەشە دەرەجەیەکی باش بێنی چی بکەیت بەڵێ بەتەمام دەرەجەیەکی باش بێنم بەس زۆرتر ئەمەوێ بم بە مامۆسای وەرشوەشتانە مامۆسای وەرزش ئاوا ئەخر خۆ لە بینی مامۆسای وەرزش و دکتۆریە فەرق و جیاوازێکی زۆر هەیە تۆ زیاتر حەزت لە کامیانە بە کام لایەنە یەک لای یەبیەوە وڵی خۆ حەزم لە تۆپی پێیتر حەزەکەم هەرڵە لە سەحەیە لەکوێ یاریەکەی گۆڵچی دیفاعید یا هجووم دیارە لە شولارت زۆر باش و ئەوانەیە بۆ هجووم ئەی کەسێکی گۆڵکەری بوو ئەوانەی دیا باشیت گۆڵکەر و سیسکاریشم هەرڵە شەهروز من یەکێک لە مشکلەکانی من ئەوە بوو کە نازانم من شوتم بەهێز نەبوو جاران ئانی هەچەند مەکرد ئەمەویست گۆڵ بکەم بەس نەمەتوانی شوتێکی زۆر بەهێز لێ بدەم وا بکەم کە گۆڵچی پێ نە هەر شوتەکانم بەهێز نەبوو
ینی تۆ بابزانم تۆ کەسێکی بەهێز ینی ئەو تۆپکە شوتی لێ بەهێزی وەڵام وەکو شت بەهێز نییە بەس خیبرم تۆزێ هەیە بەڵێ خولانەوە و مراوەخە و ئەوان ناتوانانی بکەم ئەوە نەبێتی ڕوچم بەبێ باشترە ڕاستەکەی باشە شار و سوجوم زۆرتر پێویستی بە تەکنیکەکە و تاکتیکەکانەوە هەیە پێویستی پەیوەندی بە سورعەت و بەهێزی لاختەوە هەیە تیکی تاک باشە ینی تۆ ئەی چۆن فێر بوو هەر خۆت یا فێریان کردووی وڵا ئەو هاوڕێمە فێریکردنا یا دێرە وڵێ باشە ینی ئەتوانی تۆ زۆر باشبەری بەناو نارەکان وایە باشە کوتت لە پۆلی چەنی لە پۆلینۆ باشە چ دەرسێکە زۆر پێخۆشە وڵای هیچ کا بەس وەرزش لە وەرزش چەند هێناوە وەڵاوزانەوە و دوو بەس هێشتا سەڵێ نێناوە بۆ وڵی تر ماوساکە وەرشمان پێ ناکە باشە شەی ڕوز ئەمە شایانی تۆی نییە بەس شتێکمان هەر لە شتێک هەڵگرە باشە دەست خۆش زۆر خۆشحاڵ بن شەو ڕوز تۆ کوڕێکی عاقڵم و دەبی خۆشحاڵم ببینی جنابي كاغي السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. شلوني قربان؟ بخير بمسل تشاو سباسي كنال برزكت أنا كنال بيامي برز في خوش حالي. ممنون سباستك كاغي وجاد. كاغي جناب أنجمني قندي دقاش خان. دقاش خان. جا طبعا لهند شوين مثلا بون من بسوراني بيلن درقاش خان. نازن کە دەرگا شێخانە بە هەورامی کاتی خۆی بەڵە دەرگا شێخان بوو بۆرەکەمان لە 92 ڕاست کردەوە خۆی دەگای شێخان دەگا وەکو کاتی خۆی شێخەکان ئاوادانیان کردووە لەواتوە ئەو دێ شێخەکان ئاوادان بەبەستمەوە دەگا بە سۆرانیانی دێ بەڵە ڕاستە دەگا شێخان زۆر باشە بابزانم چۆن ئەنجومەنێکی ینی ئەنجومەنێکی بە مشکیلەی بێ مشکیلەی وڵا لەخوا من ئەنجومێنێکم بە هەڵبژاردن ینی گوندەکەم مشکیلەی هەیە وڵا لەخوا بەسیابێت دەی دەگاشەخان ئەتوانین بڵێن لە ناحیەی لە هەموو گوندەکان بێکێشە و مەشاکلترە بێکێشن لەخوا ئەگەر ڕاست دەوێت گوندی شێخان بێ یاخو شێخەدێ بێ ئەبێ زۆر ئارام بێ خەڵکێکی لەسەر خۆی تیا بێ وڵا لە هەموو بوارە لەخوا بەزیاب بێکێشە و مەشاکلین لەخوا بەزیابێ باشین چون گوندەکەمان جاران گوندی دەگاشەخانی کۆن لەسەرەوە بوو تقریم بڵ ئەتوانی بڵێن 2 کیلۆمەتر لێرەوە دوورتر بوو لە دێسەرەوە گوندە بەس لە نەوەویە نەکردو یانێ زۆر لە ڕیشتپیەکانمان ڕێیان لەسەرەوە بوو وتی ئەمە ڕێگەی سەرەکی تەوێڵە بیارەیە نزیکترە لە هەموو بوارەکان ئێرە گونجاوچاک لە شوێنەکانی لەخوا بەزیاد ئێستا چەند ماڵی لێ ئێستا دەگاشەخان 6 ماڵی تایە ماشەڵڵا کاوە سەیرەکەی وەزانی دەماڵە بڵێن سابت 54 ماڵی ئەمێنێت تۆ کە هەر لەوێ هەموو هێشمانە جمعاو پێنجشەمێنە خانوو هەیە مەسەل زستان و هاوین و باخشتیان هەیە بەس 6 ماڵی حاضر لەوێ تایەتی لەخوا بەزیابێ ئەی بە نفوس چەنی تایە 314 نەفەری تایە ماشاءله ماشاءله خەڵکی جۆراوجۆ حتمما گەنجی تایە بە تەمەنی تایە ینی ئەمانە مەسەلەن ینی شکر الحەمدولله تەبای و ئەوان چۆنە ینی شکر بخۆت باش وەڵا لەخوا بەجار تەبانێ ئەمە چون خەڵکی دەرگاشەخان بڵێن بێگانەمانتیانە هەموو خزم و کەس و کەسی یەکیان توانێت هەموو گەرە هەمووتر بێکێشە و مەشاکن لەخوا خزم و کەس و کاری خۆیان یعنی خوا شتێکی بەسیت بێ بە ئاسایی یعنی هەر ئەو کاتەیە دوای دەخوا بەزیابێ هەر یەکێنەوە مشکێ بێکێشە مەشاکین دەخوا بەزیاب باشە کاگەیوب زانیی جاران لە هەورامانە دووشتی سەرێکی هەبوو بڵێ باخ و باخداری هەبوو ئاژەڵداریش هەبوو بڵێ لەگەڵ شتری تریش هەبوو مەسەنە بۆن من بڵاخە بەرزەی هەبوو تۆزێ ئەم دیواودی و هەبوو کەل و پەلە چوو ئەو دی و ئاهاتە ئەم دی و بەس ئێستا وازانم ئاژەڵداریەکە نەماوە باوزان بەس باخ و باخداریەکە ماوە ئێستا بە زۆری باخ و باخدارەکە ئەویش بۆ لە 2000 بڵێن سێوە کە بەهۆیەوە لە دوای پرۆسی ئازادی عێراق گوندەکان هەموو ئەو کاتە کەتر بەهۆی دامەزراندووە لەخوا بەزیابێ وەزعی خەڵک
بەرەوە باشتر چوو بەڕاستی وڵاغداری وشت بە زۆری پشتی بە حیوانداری وشت دەبوو بەس بەداخۆ دوایەوە کەم بووە یانێ ڕێژێت لەبەرەوە شوانی و ئەو شتانە کەم بووە ئێستا زۆر کەم ماوە بەداخۆ ئێستا پشت یەکەم خەڵک خۆ دەزانی بەهۆی موچەوە وەلە موچەکە ئێستای وای لادە ئیشڵا بەرەو باشتر بەتەمان پشتی بە موچەوشت تر بەداخەوە حیوانداری ڕێژەکەی کەم بووەتەوە هەیە ئێستا یەک دوو برادێکمانەیە لە حیوان بەستر بەداخۆ کەم بووەتەوە و بە زۆری پشت بە بڵێن یەکەم زۆری فەرمانبەر تا یەکە بە شێوە یاهی ئاسایشە پۆلیسە پێشمەرگەیە بڵێن فەرمانبەری ترە پشت بەوە بێ دووهەمیش ئێستا بە زۆری بڵێن بە زۆری هینمان بڵێن باغدارین باغداریەکە بەڵێ ئێستا وەکو جاران نییە جاران زۆر باش بوو ینی باغدار ئێستا بەهۆی ئەم وشکە ساڵیەوە ینی تۆ ساڵی ئێستا باخێکمانەیە لەسەرەوە چواردە بڵێن بڵێن ئەو باخە نەگەمە یانە کانی هەنجیرێ پێڵێن چواردە باخی دەسەر بووە ئێستا نزیکەی 5 ساڵەکانیەکەوت بووە خۆ بخوا خواگای لێ یانی ئەو وێنە ئەمە هەر خۆمان نزیکەی 50 پلاسکۆ هەرمێمان بووە 50,000 گوێزمانەوە یان نەکبی یانە بۆ نمونە بۆ خۆمە یان ئەوانی تریش بووە دێسا هەمووی وشک بووە یانی بەهۆی ئەم وشکارەوە بەداخۆ ینی حکوومەت هاوکار نەبوو بۆەوە نەبیرێک لێ بدەن کانوو باخەکانمان وشک بوو کاگەیوب بەڵێ پیاوێکی بە ئەزمموی ڕشتەرمەی خۆتان بەڵێ بە ناوی شوێنەکە ناڵم بەڵێ بەس شتێکی زۆر جوانی وت جارێک بەڵێ مامۆسایکی بەڕێز چوو بە بن بڵێنداری گوێزەکەی دارگوێزەکەی داروێژێکی گەورە وتمان فڵان خۆ سیرەکە هیچی پێوە نییە وتی قوربان ئێستا گوێزەکە لەسەرەوە نایگرێت لە خوارەوە یگرێ وتی چۆن وتی مامۆساجان جاران ئەم گوێزە ئەیگرت باشە چەند هزار گوێزێگرت بەس ئێستا من سێبەرەکەی بەکرێ ئەدەم ئەیکەم ئەها کردومە بە جێگای گەشتیاری کردم کەپر کەپر تۆ سعاتێک دو سعات لێ دانیشی من 20,000 لێ وەرەگرم ئەخل لەسەرەوە ناگیری هەر لە ژێرەوە بگرێ گوۆ لە شوێنە کۆڕ بەتاکیت ینی ئەوەش هەیە ئێستا شوێنێکی بڵێن بیارە هەیە ینی سەر دە گاشەخانێمە ئەو مەتامی لێ ویستم باسی ئەوم بۆ بکەیت ئەیوب بەڵێ ئەزانی چی ئێستا هەرکە داخلی بیارابی لە زەردەها ڕەتەبی بەڵێ تاکو ئەو پڕ و ئاوێسەر تاکو ئاوێسەر هەمووی شوێنەکە بووە بە گەشتیاریە ئەم گەشتیاریە بە جددی یارمەتی دەربووە بۆ ئێوە باش بووە یا مەسەرم بۆن منە منتیقەکەی تۆزە لێ وێران کردوون وەڵات لە ڕوویە کۆ بۆ خەڵک ینی بڵێن بۆ مەسلەیە کەسافەت ینی بۆ ئەوە باش بووە لە ڕوویەکی تریشۆ لە ڕوویەکی ترشۆ باش نییانێ ئەتوانی بڵێن دوو ڕوویەیە ڕوویەکە بۆ ئەوانەیە کە لەخوا بەزیابێ تۆزێر بۆ عیشەت وشت باشە هەند ئیسفادێ هەندێکی ئیسفادێ لێ ناکەن تر ئێمەش بە حسابی ئەو دوو دیوە بکەین دیوێکیان باشە دووەمیش خەڵکی ئەملاورە تۆ خۆت پێ دەناسێ ئەملاولە لە هەموو شوێنەکە منتیقەکە ئەناسێن مەسەر ئێن بۆ شوێنەکە ئێستا من بۆ نمونە با نمونەیەک بێنمەوە ینی ئێستا ئێوە مەسەن مەتعەمێکتان هەیە باشە کەبابخانەیەکی لێە و کەبابخانەکە بەناو بانگشاڵێن کەبابخانەکەی کەبابی داگاشێخان باشە بەڵام تەنانەت کەبابچەکەش یا سەحابەکەشی خەڵکی دەگاشێخان نییە ینی ئێوە چۆنە ینی نەتانتوانی خۆتان سوودی لێوەربگرن بەڵی ساحیبی کاکجلالە بڵێن ساحیبی خۆی ئەو داوێتی بکرێ بەو بەڵێ یعنی خاوەنی ئەسڵی خۆی ئیسفادەی لەکە لەخوا بەزیابێ تر خەڵکی تی ئەویش لەوانەیە ئێستا 6 خۆت شاگردی بێ شاگردەکانی بەسمەوە ینی لە شوێنی ترەوە خەڵک دەست شوێنەکەمان تر لەوانەیە پیشایە مەسەر یەکێکی تر بزانێ مەسەر من نەیزانم یەکێکی تر نەیزانێ بەزەوە لەخوا بەزیاوە سوودمە نەبێ یانێ تر ئەوێشی بووە ئیشڵا بەرەو باشتر شوێنەکان بێ بە ئیشڵا بێ بە مایە خێر بە هەمووگەوە ڕسقی بە من ئێستا زانم جەنابیشت مۆزەفیت ینی بڵێکێک لە فەرمانگە حکومیەکان فەرمانبەری بەڵام ئێستا بینین لە ناو باخەکەتایی چەندێ دڵت بم باخە خۆشە چەندێ لەگەڵ یا خەریکی ئەم کەڵک و بەردوودارەت تا چەندێ لەگەڵ خەریکی ڕاستێکیتەوە خۆ باخشە گەر لەگەڵا خەریک نەبی وێرانەوێ تا چەندێ دڵ خۆشی پێی ئەم باخە هی باوکی هی
باوکی باپیریشمە هی باوکی باپیریشمە لەبەرەوە ڕیشەی منە ڕیشەی منە بەڕاستی من فەرمانبەرەکە ینی ئۆپەری هۆڵە دەم ینی من هەموو ڕۆژەکان دەوامی خۆمەکەم کە دەوام تەواو بوو دوای دەوام یەکسەر کاتی خۆم ناچەم چاخانەوە بەم لابۆرە کاتی خۆم بەم باخۆ بەسەرە بەم بەڕاستی چۆن یانی خزمەتی مناڵێک ئەەکەی ئاوا بەڕاستی خزمەتی ئەم باخاکەم هەموو ژیانم یانێ یەکەم بۆ فەرمانبەر یەکەم خزمەتی لە کاتی فەرمانبەر خزمەتی فەرمانبەریەکەی خۆمەکەم خەڵکی هاوڵاتیانەکەم دووهەمیش دوایەوە کە دەوام کاتی دەوام کە دوای دەوامەکەش کە تەوا بوو دوایەوە لە خزمەتی ئەم باخەم خزمەتی ئەم باخێ خۆمەکەم جاران کاگەیوب جاران بە زۆری مەدقی هەورامان ینی بەگوێز بەناوبانگ بوو بەڵام ئێستا دوای ئەم چەند ساڵ هاتنی درەختی تر و ینی گۆڕینەوەی و تێکەڵبوونی و هۆشیاری مەسەرم بۆن منە باخ و باخات و ئەمانە هەستەکەم هین با بڵین درەختیش زۆر زیادی کردووە ئێستا مەسەرم باخەکەی جەنابەت چەند جۆر درەختی تایە وەڵی 4-5 نوعیتیە یەکەم گوێزی تایە باش بادەمی تایە هەناری تایە چڵە ینی هەرمەی تایە با لەگەڵی شاتۆ قسە بفەرمو با من بەڵەدانەهینیەکەمەوە تایە شاتووە بەڵە ئەمە شاتووە سێ چوار نەتومانەیە بڵێن تووە ئەسفەهانی تووە تارانی تووە پێپێشە تۆ خارۆڵی تقریبان 4 تا 5 هەر خوێنە بەڵە تومانەیە لەخوا بە زیابە یاخوا دووەمیشتر ئێستا بە زۆری تووەکان زیاتر ئیسفادی لەکەن لەخۆی لێکی بێئەرکە و بێمسیبەتەوە لەخوا یانی مناڵەکان ئەیچنە و بێکێشە و مەشاکل الحەمدولله خی گەورە سەلامەتەن کە و بەروباختان ئیشەڵە ئاوادان بێ و خی گەورە بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەرتانە و ئیشاڵە دەگاشەخانش ببینین هەنی هەمیشە ئاوادان بێ شەر بێ کە دەیەک بینین چۆڵە یا مەسەرەن خەڵکەکە بینین زەوقی نیە بێتاقەت هاڵێن بێ ئیشە کۆڵی خەمە خۆی نێمەش ناخۆشە ڕاستەکەی ئێمە ئەگەر ڕاست بەتابەتی بۆ یەکی وەکو من ینی زۆرم پێ خۆشە دێ ئاوادان بێ ینی کە دێ ئاوادان بوو ینی ڕەمنەقێکی زۆری هەیە فەرحەیەکی زۆرە بەڕاستی ئەم هەر کەسە هەستی و ڕاکە بۆ شار ینی لادەکانمان ئاوە بێناز ببن زۆر ناخۆش بەڵێ ئێمە بەڕێز کاک پەیام گیان ئێمە بڵێن پەیوەندگیان ئێمە بڵێن لە پێش 2000 لە نەوەدەکان ئەم باخە کاتە هەفتاوەرد حکوومەتی بازە و کاتە تەرحیلی کردین تە نەمانتوانێت ئێمە لە ئۆردۆگای زۆرم لەی بڵێن سیروان بوون نەمانتوانی بێنە تا بڵێن لە 92 بەهۆی یانی نالەباری ژیان و گرانی ئۆشتاوە نەمانتوانی یانێ وەکو پێویست ئاوادانیان بوو بەس لەخوا بە زیابێت دوای پرۆسەی ئازادی عێراق مەسەل ئەم شوێنانە وەزەی خەڵک باشتر بوو ئێمە باخەکەی بڵێن ئێمە وێران بوو ئێمە لە 2000 دیسان سەر نوێ ئاوادانم کردوێتە خۆم بەدەستی خۆمەوە یاڕەبی خۆی گەورە مەفەقت کات ئێمە دڵمان خۆشە تۆ کابینین ئاوە الحەمدولله باخەکە داوادانە نمونەوەش دیادە کە سەردان ینی دەکانی تری ئێمە دەکەن پێخۆشان ینی ئێوەش لە هەوڵی ئاوادانکردنی شوێنەکان بە یەکتری ئەناسین ئێمەش پێخۆشحاڵم و زۆر مەمنونم دەستان خۆش بێ و نمونەتان زیاد ڕێز و احتراممان گەورە سەلامەت ڕێز و احتراممان بەخێر ڕێز و احتراممان دەستان خۆش بێخوا کاکە ئوسامە جان سەلام عەلەیکوم چۆنی دەنگ و باس تەندروستیت باشە الحەمدولیلایەوە باش مۆستاگیان قوربان سوپاس دەکەێت باش ماویتەوە لە دەگا شێخانە لەخوا بەزیابێ باش ئافرین بۆ تۆ تقریبا حدودی 6 ساڵێک لەمەوە پێش من جارێک کە هاتم بۆ ئێرە وەڵا بەتەئەکید مەقابلەی تۆشم کرد تقریبا سەرەتان بوو دەچم بۆ مەرحەلە چوار یعنی تۆ حساب کە چەند ساڵە تۆم چۆنەڵی زانکۆ تاوا کردووە 5 ساڵە تاوام کردووە ساڵێکیشت ما بوو ینی 6 ساڵ لەمەوە پێش من 6 ساڵ لەمەوە پێش چی خوێند من علوم سیاسەم تاوا علوم سیاسە بەڵام نەبووی بە کەسێکی سیاسی وە نیە ناوەڵا تو هەر حەزت لە لای سیاست هەر نییە بەرە وەڵا حەزم لە لای سیاسە دەیە بەڵام بەم شێوەیە نەوەڵا کاک ئوسامە تۆ پیاوێکی با بڵێن بە ئەکادیمیا مەسەلەن سیاسەت و با بڵێن ڕێچکە سیاسیەکان و فەلسەفەی سیاسی و ئەمانەت خوێندووە وانە
ئەمە کە لە هەرێمی کوردستانە گوزەرێ سیاسەتە نا هەرگی سیاست نییە ئەتوانێ بڵێن پۆپۆلیزمیە ڕاکێشانی عاتفەی خەڵکە هەنێک کێشەی خەڵک هەیە دیاریکراون زۆر جوان بوو باشە هۆکار چییە سیاسەتێکی پڕ لە عناقەت و جوان باشە ناتوانێت لەم هەرێمی کوردستانەیە بێ بە بەدیل بەڵام پۆپۆلیزم ئەتوانێت بە یەک جار مەسەلەن بێنم بێ کۆمەلگا هەر هەموویدا بپۆشن ناهۆشمەندی کەسەکانە نەخوێندنەوەیە ناهۆشیاری کەسەکانە کۆمەلگای عنی بە مانایك لە مانەکان ڕاستە خەڵک هۆشارە لە دایان ڕوانگەی جیاوازەوە وانە بەڵام لە بواری سیاسەتە خەڵک ئەبێ دان بەوە بنین کە خەڵکی هۆشار نییە کاک وسامە تۆ لە کۆتاییە لە کوێن جیرسای تۆ ئێستا بەچی سەرخاڵی وەڵا ئێستا لێرە لە هەورامانم و هیچی شێک نییە بیکەین و ئەو ئیشانش کە ئێمە یەکەن ئەچینە بۆ من سلێمانی یا هەولێر هەر بەشی مەسروفەکەی خۆوەکە ڕاست باشە کاک وسامە چۆنە تۆ دوای خوێندن و دوای زانکۆ ئاوا لە دەگاشەخانە مایتەوە نەچووی بەلایەکە ینی چوزانم سلێمانیەکە هەولێرێکە چوزانم ینی هەڵەبجەیەکە لانی کەم بۆ ئیشێ بۆ کارێک چۆنە لێرە مایتەوە وەڵا هەنێ پرسی تایبەت بە خۆم هەبوو نەمەتوانی بچم بۆوێ ڕاستە بەڵام لانی کەم لە گوندەکە لەگەڵ دایک و باوکی خۆتەژی وەڵا بەتەیە لانی کەم لە دەریاکانە مەسەرم بۆن منە خوانە خواستە نابی بە خۆراشی ماسی و نەهنگ و نازانم ئەمانە لانی کەم بە دایک و باوکت لە نزیکت لانی کەم ئاسوودە وەڵا بەس مامۆستا گەنج مەجبورە بچێتە ئەوروپا باش یانی لێرە هیچی پێڵێن هیچ یەکەیەکمان بۆ دابین نەکراوە ئێستا ئەچێتە ئەوروپا یقامەشی پێدات و پارێکی پێدات و ئیشیشی پێدات و ئەگەر بیەوەی ئەش خوێنێت بەڵام لێرە ئەمانە هیچ فراهەم نەکراون بۆ ئێمە باشە تۆ کوڕێکی عاقڵی بەس لە نەتیجەیە مەگەر ئاوا بێ ئەگەینە کوێ وەڵا ئەگەینە سفر یعنی بەتەئەکی تووشی داڕمانی گەورەیە بێ کۆمەڵگا چونکە نەمانی پەروەردە ئێستا مناڵی ئێمە لێرە هەیە 12 ساڵ ئایفۆن 15 بەدەستوێت ئەنتەرنێتی فولە دوایە تا بەیانی بە دیارم بایلەوە دانیشانی داڕمانێکی گەورەی کۆمەڵگە بەڕێوەیە کاکە وسامە با تۆسە باسی ژیانی لادێ و ئیشی لادێ بکەین خۆ تۆ هەر لە دێی ئەی ئیش و کارێکی لادێ سوزانم باغدارێک ئاژەڵدارێک شتێک هیچ شتێکی لەو بابەتانە وەڵا ئاژەڵداریمان هیچ نییە هەر باخەکان ماونەتەوە ئەویش ساڵێ ئاو هەیە و ساڵێ نییە و هەر ئەوەیە نۆ ڕۆژجارێ ئەچین ئاویانە دێنێنەوە نا هیچ بەربوومێکیان ئێستا تۆ سەرۆکار لەگەڵ چیایە لەگەڵ باخایە ئاو دێران ئەوانە حتممەە بێ بزانانی وەڵا بەتەیەکی ئەی بابزانم ینی لە دەیەکایە مانەوەکە ببێت تااقەتی ماویتەوە یان لانی کەم هەر تاکو ئەم لە حزەیەش الحەمدولە لەش ساغە و چاوەڕانیشتەکە لە سەروی هەموو شتێکەوەیە بەڵام بەرەبەرە بێتاقە دەبی هەموو شتەکان هەموو ڕۆژێ دووبارن ینی بەرەبەرە هاوڕێش و لێرە نامێنێ ئەوانەی جیلی خۆتن نامێن ڕاستەیان چونە ئەوروپا کاکە وسامەجان من زۆر سوپاست دەکەم هیوادارم جاری سێم کە تۆم بینیەوە ئینشاءڵڵا ئیشێکی باشت هەبوو هەبێ ژانێکی مەسەلەن ڕاقی کە بخۆت ینی بخۆلی ڕازی و ژنت تێ نابێ مناڵێکیش هەبێ ئەویان لەسەری ئەو شتەکەەوە ئەم جاران کە بینیمی دیشاڵە ژانت تەواو گۆڕاوە تۆ کوڕێکی بەڕاستی کوڕێکی عاقڵ و مؤدەب و کوڕێکی باشیت ینی مستحقی وی کە باش بژی تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا موفق بێ ئینشاءڵڵا سەلامەت بی دایک و باوکشت بۆ بمێنن ئینشاءڵڵا تۆش بۆ ئەوان ئینشاءڵڵا بمێنی خۆشحاڵ بووم يا الله وسخالي السلام عليكم شلوني شكر باشي ئەوە بەتەمات چین بۆ دەگاشێ خان وڵا قوربان مۆلیدەیان هەبوو ماوەی لەوەم پێش بەڵام مۆلیدەکەیان خراپ بوو ئێستا چاکیان کردوەوە لەسەرەکی خۆیان ئێستا ئێمەش جۆزە شتیان بۆ بەسین تویسکە بڵمان بۆ ڕاکێشاون و سنووقەکانمان بۆ داناون و ماڵ و ماڵە بێت جۆزیان بۆ بەسی باشە ینی تۆ ئێستا وەستای کارەبای وەنیە
باشە کارەبا تۆ ناسێ نەوەڵە کەس ناناس باشە باشە چەند ساڵە ئیشی کارەبایەکەی تقریبان 9 ساڵە بێ باشە هیچ جارێک کارەبا وای لێ یاوێکە ینی بێتاقەتەکە زۆر جار ئەوە ئارەوەڵە بە سەدەهان جار باشە هەم لەگەڵەن ئەگەر کارەبا چەند جارێک لێو بە ئیتر وردەوردە ڕای ینی چۆنەڵی لەگەڵە نازانم مەخاوەمە پایەکەی نازانم لەگەڵ ڕایەتی ڕای لەگەڵێ ئەرەوەڵا قوربان بەڵام کەوتۆتۆ سەر ئەوەی کە کارەبای ڕیسی هەیە یاسە مۆلیدە هەیە لە کوردستانی خۆمان ڕیسی تۆزێ باشترە ینی فڕەت هەیە بەڵام مۆلیدە کەی لە نەبەزەی هینەکە ئەوەی کە ئەی پێوێ سەکتە ئەنی بەرزترین خاڵ و نزمترین خاڵی نییە لە بەرزترین خاڵە ئەدگری ڕیسی لە نزترین خاڵە بەرتەیە بەڵام مۆلیدە سەکتە پێڵێن مردن سەکت ینی یعنی ئێستا مۆلیدە زۆر خەتەرە ئێستا ینی مۆلیدە بتگرێ خەتەرترە یا کارەبای ڕیسی ئەمپێری مۆلیدە بتگرێ زۆر لە سعاتی ڕیسی خەتەرتر ئەرەوەڵە چونکە دیسی ئەبێتەوە بە ئەیسی باشە باشە ئەم مۆلیدانی کە لەم لادیانەدانرێن زۆر جار خەڵک گلی هەڵێ ئەمپێڕەکەی باش نییە نازانم وڵاتەکەی باش نییە نازانم چی باش نییە یا ڕووناچێکی کەمەدا هێزێکی کەمەدا مۆزوعەکە چییە ینی بۆ ئەم گلەیە مەسەرەن ئەکرێت قوربان یەکەم ئەکەوێتەوە سەر ئەو مۆلیدە ئایا تا چەنێ چاکە یا بڵێن لۆکە تازەیە هێناویانە و ئەو ڤۆڵتەی کە دەریەکە زیاتر کێشەکە ڤۆڵتی مۆلیدە نابێت لە 190 ڤۆڵت بێتە خوارو کاتە خوارو ئیتر باش نییە چون جاری وا هەیە جیازەکان نائەسڵی سووتێنی یەتە 170 ڤۆڵت 180 ڤۆڵت ئیتر جیازە سووتێنێ ئێستا ئەم جۆزە بەسری ئەم جۆزەش تۆزێ هۆکارە چون ئەم جۆزە زۆر ئەو عەسڵە نیە وەکوانی ئەوجار صاحب مۆلیدەش توان بڵێم نەحەقی نییە ئەو جۆزانی هاتووە کە لە ڕەنگی کۆنەکانە نائەسڵە باشە زیاترە با لە 2 ئەمپێر زیاترە بە من ئەمە 2 ئەمپێرم بۆ بێت 4م بۆیێت 8م بۆیە جاروا هەیە بەس وەستا جاری وا هەیە کەسێک گەڵێ من هینەکەم هەیە من 3 ئەمپێرم هەیە سەلاجە ئیش پێەکە مجەمەدە ئیش پێەکە جاروە مزەخی ئاو ئیش پێەکە جاری وایە ئەڵێ بەڕدەش ئیش پێەکەین کەچی دراوسەکەی ئەڵێ وەڵی من نیوە ئەوانەش ئیش پێ ناکەم و کەچی جۆزەکەمان هەڵەسێتەوە قوربان جاروایە کەوت سەر ئەو تەسیسی کە بکراوە لە ماڵەوە بووی تا چەنێت تەسیەکەی مەزبوطە و دوای ئەو واری کە لەم جۆزەوە کە ڕۆشتۆ بناو کۆنداکتەرەکەی ئایا پیماوە باشە خراپە و ئەکەوێتەوە سەر ئەو ئامێرانش کە لە ناو ماڵەدا چون ئەسڵ بێ ئێستا سەلاجە هەیەڵێ ئەوە ئەمپێری بەسە زۆربەی خەڵک ئێستا مبەڕی دەکتی هەیە مبەردەی ئێستا تۆزێ دەکتی ئێستا ئەمپێری کەمیەوێ هەیە ئەڵێ بە ئەمپێرێک تا 50 دەرەجە توانی مبەردەی ئیش پێ بکەیت ئەوانە هەیە قوربان تا ماوەدەکانیان ئەسڵتر بێ جیازەکانی ناوماڵەوە کارەبای کەمتریوێ لە مۆلیدە دەخوای گەورە مەفەقتان کە سلام علیکم چۆنیت ناوچیە زۆر باشە تۆ ناوچیە ئەیهان ئافرین ئەی تۆ کاکەژیر ئافرین کاکەژیر تۆ زۆر پیاوی ئەی تۆ ناوچی ئاریان ئاریا ئەی تۆ داریا ئافرین بۆ ئێوە ئافرین بۆ ئێوە ئایا چۆنی زۆر جوانیت ئەم پرچانەشت نازانم هەر بۆ خۆی وایە ڕەنگە کردووە هەر خۆی وایە زۆر چاکە تازە شۆردوتە ئافرین بۆ تۆ بێ پاک و خاوێن بێ ئافرین ئەی تۆ پێم بڵێ دەگاشەخان خۆشە زۆر باشە ئەی تۆ لە مەکتەبی لە پۆلی چەندی سێ مەکتەب خۆشە زۆر باشە ئایا حەزەکەم شتێکی هەورامیین بۆ بڵێ بزانم بە هەورامی ئەتوانی شتێکمان پێشکەشکەی چیمان پێشکەشەکەی ئانەچکۆ بیێنی ها یعنی ئەوە لە کوێ بووی وایە باش دەی با بزانم بۆمان بڵێ چکو بینی ئارێق کردن کارو خواوەی دڵما تو بەردەن چی پێ سەو کردن
چی پێسەوکردن ینی چ کارێکە کردووە ئاوا دڵی ئەمەد ئاوا بردووە وایە هافرین بۆ تۆ زۆر باشە ئەی چێت شتی ترمان بۆ وڵێ چێ توانێت شتێکمان بۆ بڵێ ها شتێکی هەورامی شێعرێک شتێکمان بۆ بڵێ وەکو ئایا ها شتی بۆ وتین جار بە یەکی نقڵێکتان بەمێ ئایا جان دەی کاکە ژیر چۆنی وەرە ئەم لاوە وەرە کاکە ژیر پێت خۆشە قسە بکەی بۆ مایکەکە ئەتەوێت چی بڵێ ئەچم بە هەورامی واچە ئاری هەرامی قەزەکەی بانی وەرە نوژە قەزە خاسە قازەکە قازەکەی ئەوەیە ئەو مریشکە ئەو مریشکە کوا قازە قازەکە قازەکە ڕۆی وڵا قازەکە ڕۆیە ئافرین قازەکە ڕۆی باشە کاکە ژیر تۆ حەزت لێرەیە حەزەکەی لێرە لە دەگا شەخان بیا حەزەکەی بچی بۆ شار شارجی حەز لە شارە شاری خۆشە شار وەشترە ئافرین ئەی خۆ ئێرەش خۆشە فرەوەشە ئافرین بۆ تۆ دەست خۆش زۆر سپاس با سەلامێکش لە بینەران بکەین دەی ئافرین پێکەوە دەی ئاوەتە سەرەتا وتم با بزانم ترشی ناوچەی هەورامانیش دەڤەری هەورامانیش وەکو جێگاکانی تر زۆر ترشە تەمان ئەمە ترشە سماقە لە هەندێک شوێن پێڵەن سماق هەندێکیش پێڵەن ترش لە هەندێک شوێنەوە ترشە سماق گرنگەوەی ئەمە ئێستاوەی پیشانیەوەی خۆشەویستە دێن ترشە سماقە بەتایبەتی ئەو ناوچانەی کە شوێنەکانیان تەخت نییە بۆ باخی دیکە زۆر گونجاو نین بەڕاستی ترشە سماق یاخود ترژ یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکانێکێکە لەو درەختانەی زۆر ئازایە یانی سا بۆ نمونەم درەختە چەند جار بسووتێ بۆ ساڵی ئایندە بە بەهێزی قوترە بێ باشترێتەوە دەرەوە ینی درەختێکە لەگەڵ سروشتی سەختی ناوچەی هەورامان و منتیقەی ئێمەیە زۆر باش هەڵەکە ترشی ێکێکە لە ڕاستەکەی لە بابەتە گرنگەکان ئێستا ینی کەم ینی بە ئەو بڵێن ماڵ هەیە ترشیتیان نەبێ یاخود ترشی پێویست نەبێ لەبەرەوە ترشیش یەکێکە لە پێکهێنەرەکانی مەسەرە ناندێن و مەتڵەخی ئێمە ئێسام ترشە خەریکە وردەوردە کامڵە بێ ینی هەندازەیەک شتێکی ماوە کەمێکی ماوە ئیتر وردەوردە وەختێتی و ئیتر نازانم با بزانم ئەتوانم بیشکێنمەوە چونکە هوەری بەڵێ وەکو کاک عەبدوڕەوفیش ئەڵێ تەمان ئەمە لە مانجی هەشتا بە تەواوی کامڵە بێ و وەختی ئەوە دێکە لێکەنەوە لە هەندێک ناوچە هەیە تەنها بەیانیان کاتی لێکردنەوەی ترشە چونکە بەیانیان بە فێنچی ئاسانەشکێتەوە بەڵام کە گەرمان لێیدا بۆ خۆی هینێکی هەیە ڕوتوبەتێکی هەیە وردە ئەوە ینی بڵاوە بێتەوە ئاسان ناشکێتەوە نازانم با بزانم ئاوا خۆی لە ئەسڵە ئاو هاشکێتەوە ئەوە ترشەکەیە مامۆستاجان سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام مامۆستای بەڕێز بەخێر بێت سپاس دەکەم مامۆستا کاوە سەیری ناوی گوندەکەکەین دەگا شێخان ینی هەستەکەین کە خلفێتێکی دوور و درێژی ئاینی هەیە یاخود با بڵێن دەگا شێخان بە کۆمەڵە قۆناغی دینداریە هاتووە حەزم لەوەیە ئەگەر لە ڕابردووە شتێک بەبیری تۆ بێ لەسەر مەوزوعی دینداری بە تابەتی کەستا ئەمە لە مزگەوتی شادانیشتین حەزەکەین قسە لەسەر دینداری ئەم گوندە بکەین بە تایبەت بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا پێشەکی من بە خێرهاتنیەوەکەم سوپاسدان دەکەم بۆ هاتن بۆ گوندەکەمان گوندی ئێمە مامۆستا ناوی دەگا شێخانە بە ناوی شێخ ناونراکواتەی خەڵکی ئێمە و پێشتر شێخ و ئەو شتانی دیاکواتە دینداری لەم وڵاتە هەر بووە ڕاست جا ئێمە دێمان لەسەرەوە بۆ وەختی خۆی گوندەکەی سەرەوە لەوێ بووین چەندەها مزگەوت و مەلا و فەقێ و دەرز دۆری هەبوو وەختی خۆی مەلاکان من وەختی خۆی بەبیرم نایە بەڵام بەعزێ مەلای باش لەم گوندە
تدریسی دۆریان هەبووە. باشە مەلایەکی ناوداری خۆتان ئاوا بڵێن کە پێگەی بێ بە تایبەت ئی دەگاشێخان بێ کەسی وا هەیە وەختی خۆی مەلامان مەلا مستەفایمان هەیە بیارە مەلا عوسمانمان هەبوو ناوی مەلا عوسمان بۆ لێرە فەقی دۆری هەبوو دوای ئەویش من لە بیرم نایە بەڵام ئێستا مەلا مستەفا هەیە خەڵکی بیارێ بەڵام هاتیوەتە ناو گوندەکەی ئێمە ئەوەنە پێی خۆش بووە ئێستا مناڵەکانشی هەر حەز دەکەن خەڵکی دەگاشێخان بن دوایە مامۆستا مەلا کەریمیش هەوە دوای ئەو ڕۆژ مەلا کەریمیش ئەویش وەفاتی کرد و خوا حەفیدەمە دوای هاتنە ئەم دەی تازە باش مامۆستا ئێستا کە سەیری مزگەوتەکەی مزگەوتێکی زۆر خۆشتانەیە بەڕاستی مزگەوتەکە خۆشە ماشاءڵڵا ڕۆشنە بە گوڵۆپ و بە ڕووناکی و بە کارەبا با بزانم ئێستا دەگاشێخان لەگەڵ دینداریا چۆنە ماوسە ئێمە کە هاتینەوە ئەم گودەنەوە یەک هاتی نوێرە یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ هاتێ ئێمە لە خوارە جمعەیە برا لەو خوارە خەمەیەکیان هەڵدا مامۆستا سعد هەبوو مامۆستا سعد و کاگیاریەوە جەماعەتێ لەوێ خەمێکیان هەڵدا بوو نوێژ و جەماعەتیان تیا کرد دوای ئەوە مزگەوتمان دروست کرد مزگەوت بە هەموو دێمان درد دوای جەماعەتی ڕابێتە هاتن دروستیان دوای ڕابێتە کاکشێغ ئەوەش ناوی شێخ کاکشێغ جەمال مزگەوتەکەی تعمیر کرد ئێمە لەو ڕۆژە هەتا ئێرە دینداری و قەڕەباڵقی و مزگەوتمان ئاودانیمان هەر هەبوو لەخوا بەزیادی خەڵکی دێژ نوێشکەرن بەڕاستی هەموویان ئەگەر جار ئێحمال بکەن بۆ جەماعەتەکان بەڵام لەبەر مەشغوڵاتی دنیاییە بەڵام ماشەڵڵای مزگەوت دائیمە قەڕەباڵقە بانگ و سەڵات بێ بانگ و سەڵات نابین باش ئەی مامۆستا ژیانی دێیەکە بۆ خۆی لەسەر چییە ینی خۆ دێ ئێستا گوزەرانی دێت زەحمەتە ئێستا مەسەلەن کەسێک لە شارە بێت دوکانێدا مەسەلەن گەنجێک لەوانێ کرێکاریەک بکە چوزانم لە شوێنێکە لە مارکێتێکە لە شوێنێکە ئیشە بکە بەس ئێستا دەگاشێخان ژیانیان چۆن بەڕێوە چه خەڵکی دەگاشخانێک کەم دەر هاتنی ئەرێ دەسەر خاکێکی وشک و بێ کاول هاتن تێرە دەستمان کە بە دروستکردنی هەم گوندەکە دووبارە بنیانانەوەی گوند و دروستکردنی باخەکان و دەستمان پێ کرد بۆ کۆڵبەری و بە داماوی بەڵام بۆدە لەخوا بە زیاد بێ درەخت و زەراعەتمان پێگەیشت دوای ئەمە وشکە ساڵی هات خۆتان چاک دەبیرتانە ئەویش نەما وەردێکمان بوون بە مۆزەفی حکوومەت و ئەم پۆلیسی و ئەم پێشمەرگایەتی وەردەستماندا بەو ئیشاری سەر لەخوا بە زیاد باشین زۆر بێشمان بجێکەی دێکیان بەجێ هەیەشتە باقەت ئەمە خەڵکی ئێمە زۆرن دەگاشخان 500 ماڵە بێ بە زیاتی بە عەقڵان وەڵام 30 ماڵێک لێرە ماوین لەبەرەوەی گوزران لێرە ئەوە نییە هەموو کەس زەحمەتە ناژید لێرە مامۆستا هەورامان ینی خوا ئەگەر بڵم تایبەت دروستی کردو ڕاستە چونکە ماشەڵڵا سروشتێکی زۆر باشی هەیە و شوێنێکی زۆر زۆر گونجاوە بۆ ژیانی ئینسان هەورامان ینی هەر ئەو باو بڵێن گژوجیایی کە لە کوێستانەکان هەیە ینی ئەتوانێت بەشێک لە بژێوی و لە ژیاندا بین کە نازانم ئەم کوێستانانەی ئێوە ئەوانەی سەرەوە منتیقەی ئێوە هیچ گژوگیا و شتێکی لەو بابەتانی لێ کوێستانەکانی ئێمە وەختی خۆی پێش نەوەکان بڵێن بەربارکردن خەڵ لەسەر ئەو شاخ ئەژیا ڕاست حیوانداریمانە کرد گژوگایەکی زۆری هەبوو ئێمە لە هەموو شتێکمان هەبوو لە باخ و باغداری زۆر هەموو شتێکە ولان لەم دێ ئەوە شت هەبوو کەس پێویستنە وام زانیم لەم دێ کەسێ دوو کەس معاشی هەبووە ئەو وەخت ئێمە بارمانکردنەوە ماڵێکە بووین ئەم هەموو خەڵکە لەسەر ئەو گوندە ژیان لەسەر ئەو شاخانە ژیان باش مامۆستا کۆتا پرسیار بە ئەوە بێ با بزانم گوندەکە ئێستا ڕوو لە چۆڵی یا ڕوو لە ئاوەدانیە چونکە ئەزانیی هەندێک گوندەکان زۆر بە خێرایی چۆڵ بوون بەڵام وردە دیسان کۆچی پێچەوانش هەیە بۆ گوندەکان هەیە دەگەڕێتەوە لە شار با بڵێن ئیدارێکی ئۆتۆی نییە دەگەڕێتەوە بۆ گوندەکەی بازانم دەگاشێخان ئێستا ڕوو لە ئاوەدانی یاخود چۆڵی ئێستا ئێمە ئەوانە کە لێرە ماوین ئەوانە کە مۆزەفین ئەوانە کە ئیشمانە هەیە لێرە بۆ خەماستی چل ماڵە ئەتر بەستومان ناتوانین ژوورێن باشە بۆ بەڵام کوڕەکانمان مناڵەکانمان لێرە ناژینێت ئەمە بەجبورە بڕوا بە دوای ئیشێکە بەڵام ئەو کە لێرە ماوین لەبەر چەند هۆیەک بردن کۆ معاشمانەیە و بردە خانێشین و پیر ئەبینی و ناتوانین بچین بۆ شای فێری شار نین بەڵام ئەوانەی کە مناڵەکانمان ئەڕۆن 100% ئەڕۆن ڕاست خۆی گەورە سەلامەتان کە پێ خۆشحاڵ بوو
كحاجي جان سلام عليكم. عليك السلام يا اخوة بخير ان شاء الله تشاو. سپاس دەکەین. بخير يا اخوة زحمتك ان شاء الله. ممنونين سپاس دەکەین. کاک حاجی شوێنەکەی تۆ شوێنێکی زۆر سەرڕێگا و ستراتیژی و ئەوانەیە. ئەمڕۆ ئێمە هاتیم بۆ دەگاشێخان. بەرنامەیەمە لەسەر گوندی دەگاشێخانە. تۆش ئێستا بووی بە بەشێک بە کوتلەیەک لە دەگاشێخان. کەبابخانەکەی تۆش لەم سەر ڕێگایە و ڕەنگە بینەران زۆربیان هاتمن لای تۆ لە خێزانن مەسەلەن نانیان خوارد بێ. پێم خۆشە بەبزانم تایبەتمەندی کەبابەکەی تۆ پەیوەست بە دەگاشێخان و ئەوانە شتێک هەیە خەسڵەتێک هەیە جیاواز بێ لە شوێنی تر؟ بەڵێ وەستا گۆڕێ بۆ وەستا. بەڵێ. هەیە دەستاوی تەبیعەتەن خۆوات مسکە دەستاوی خۆشە. زاری جا من یەکێک لەو کەسانم کە دەستاوم خۆشە. ماشاءالله. بەتر منە 25 ساڵ لەم ئیشەم. باش. کابرا هەڵسێ بەیانی دوکاندانێ منافەزەکان ناتوانێت. باش. وایە فەرقی لەوەیە. باش. با لە خێزانم بپرسم بزانم اعتراف بەوە کە تۆ مثلا بۆ منە دەستاوت خۆشە چونکە ینی کەم وایە ژن اعتراف بۆ کە پیاو دەستاوی خۆشە. دەستاوی حاجی چۆنە؟ سپاس دەکەن. زۆرم بەدڵە دەستاوی زۆر خۆشە. باشە. هەر کەبابەکەی خۆشیان شتی تریش دروستکە خۆشە. وڵای ئەوە ئیشی خۆمە. باشە. ئەوەیانەوە وڵار کەباب دروستەکە. کەباب بەس کەباب دروست. باشە. زۆر باشە کاک حاجی. با بزانم دەگاشێخان بۆ ئێوە بۆ بە چوزانم بۆ بە مارکەیەک بۆ بە براندێک مەسەلەن بۆ منە هەچی هات بڵێ کەبابەکەی دەگاشێخان. دەگاشێخان ئێمە کەباوەکانمە بەناوبانگە لە بەقا و خەڵێن بۆ لەمان. باش. لەم ماوەیە کابرا هاتبوو وتی وێنە دەگاشێخان وتمای دەگاشێخان وتی شێخان وێنە مان شێخان وتی وێنە حاجی سۆرا وتمان حاجی سۆرا. حاجی سۆرا. یعنی ئێتر دانیشت وتی وەڵی باس کاوەکان لە بەقا بەسەن کردووە خۆشایەتەوە. ترا دانیشت کە کاوەکەی خوارد و کاکە بێوە ناخۆش تێری خوارد وتی کاکە بەڕاستی ئەو کە تا وتیانمە. باشە کاک حاجی بە یەک پرسیاری تری زۆر گرنگ بکەم. بەڵێ. تۆ ئەو قیمەی کە ئیکەیت هەر ئەو قیمەیەشە کە خۆت و خێزان و مناڵەکانیشی دەیخۆن یانەوەی کە دێ بە مشتریەکە ینی با سەراحەت بڵێ من هۆکاری قەڵەوی خۆمەوەیە کە هەموو بەیانی خۆمە بێت تاقیەکەم ئیجابیان بە خەڵک. هۆکاری ئەوەیە باکە بڵم خۆم قەڵەو بووم. ڕاستە. ئەمێ لە پێش هەموو شتێک خۆم تاقیەکەمەوە ئیجابیان بە خەڵک ئەگەر تام ڕەنگ هەرچی. باشە. با لە خێزانە بپرسم با بزانم ئەی ئەو ئیشی چییە من ئەم بینی جارانە و زۆر لێرە هەڵە سوڕە ئەوانە ئەیسا تۆ بەتایبەتی لێرە لە با بڵێن ئەمە ئێوە هەم کەبابە هەم وانی هەم چێشتی ئەوە مەطعەمە تقریبا. باشە جەنابەت چی ئیشێکێکی خواردنەکانی کە خۆم دروستیان وەکو شلە و برنج خۆزی مریشکی سوورەکراوە هەموو شلەکان برنجی خڕ و درێژی تر هەرچی خواردن بێت. ئەی بیست ماڵەن جمعان تشری بکەیت و ئەوانە تشریویش لێنین بەڵێ. ڕاستە. کاک حاجی با بزانین هیچ چییە ینی مشتری ئەزاری چی جاری وایە بەرز و نزمی زۆرەکە ینی دەشێ ئەمڕۆ مشتریکی باشە بێ بەیانی مەسەلەن بۆ منە زۆر کەم بێ. ئێرە ئێوە شتێکتان هەیە بە ناوی مشتری دایمی خۆتان؟ بەڵێ ئێمە ئێستا مشتریان کە هاتوون لە کۆی هاتوون. لە کۆیە؟ نیوەڕۆ تەلەفۆنیان بۆ کردوین مشتری تابەت خۆمانن. باش. ساڵی وایە مەسەلەن 5 جاریان هەر لە کۆیەوە. باش. مشتریمان لە کەلارەوە لە چەمچەماڵەوەیە مەسەلەن لە هەمووی کوردستانەوەیە. باشە. ئەی بە تەلەفۆنیشمان بڵاو بۆ لە هەموو کەسێک. ڕاستە. ئەی تۆ با بزانم پیج و ئەکاونت و شتیوات هەیە کە مەسەلەن بۆ منە زۆر بڵاو یان گرنگی پێ نایە؟ وڵی من تاسا الحمدلله پێویستی پێ نەبووە ڕاستە بێت. ڕاستە. الحمدلله بەشێ مشتریمان بە زۆر هەیە بە ڕێکلاموشانەوە تا ئێستاش ڕێکلامان نەکردووە بۆ. کاک حاجی ئێستا ئەمە شوێنەکەت هەوارە ینی هاوین هەوارە. بەس باشە تۆ زستانان چێکەی لێرە زستانان زستان 15 دایقم بکەم. ینی تاوە زستانان مانگی من حەز ناکەم بیناو سروشتی بە جوانە سروشتی من فەسڵی شەکەم. باشە کاک حاجی تۆ لە دەگاشێخان ئەمێنیتەوە یا بێ هەموو ڕۆژە بچیتە هەڵەبجە ئەوانە و دیسان ماڵت لەوەیە؟ ئێمە ماڵمان لە هەڵەبجە لێرەشەیە هەر ڕۆژێ پێویست ناکە ناگەڕێنەوە ڕۆژ پێویست ناگەڕێنەوە. پێویست ینی تۆ پێداویستی خۆت لە هەڵەبجە دابینەکەی؟ بەڵێ ئێستا بەیانی دووشەممەیە تر ناگەڕێنەوە شتی بەیانیمان نێناوە بەس سێشەمە بگەڕێنەوە. باشە. با بزانم خاتوونەکەت تۆ حتممە نەبێ ئیش لە ماڵی شەوە بکەیت و ئەو تا لەگەڵ کاک حاجیش لێرە ئیشی مەطعەمەکەش بکەن. باشە شان بەشانی من زیاتری شەکەت. ئاوا من زۆری ڕازیمەرە وەڵی تۆ هەر لەبەر کامێرەوەڵێ حاجی چۆن ئێستا من لەوە ترسمەڵێ مانگی یانزەرە بچم بۆ عەمرە ئێستا من لە زووتاوەمە حاجی لەگەڵ خۆتان نەدوو بە حەج تەوەڵا ناوی
لەگەڵ من ناوی ناتەوە لەگەڵ دەیخوا قوڵی کاخوا بابزانم تۆ چەندت خۆشە بە ئیشی مەتعەمەکە هەر ڕۆژێنەیەم لە ماڵەوەڵی سەرخۆشم یەم ئەڕۆم بە ماڵەکەیە ئیشەکانم بۆ ناکرێت بەس لێرە ماشەڵڵی سەعاتم ئیشەکە یەک دەنگیم لێ نییە باشە تا چەند لە مشتری ڕازین نازم مشتری نازونوکی شەیە مشتری مەسەرم بۆن منە با ئەو بڵێن بێدەنگ و ئەوەش هەیە لەوانێ دانیشێنی بە سعاتی خواردنەکە نێگاتێ قسە نەکا و هەشە لە ماوەی پێش خولەکەگەنەی تێکا بە هاوار ئەو مشتریان هەیە تەحملیان ئێمە ئەگەمەلیان بیانە بین ئەوە هەیە نەخۆشە هەیە تەحملی نیە مەسەن هەیە تەمەنیە کاکە ئەوانەی بێ فەرقیان لەگەڵ گەنجەکان وایوانە ڕاست ئێستا هەیە مەخن نەخۆشە تەمەنیە بەرگە نەگرێت سعات دانیشە بووە سە بەدیار خواردنەوە تۆ بێکسەر کاکە بیکەیتە پێشەوەی چەکەوە یارمەتیە لە مشت ئەی بابزانم ینی چ جۆرە شلێک زۆر لای ئێوە سەرفە بێت لای ئێمە تەپسی و قەیسی زۆرتر داوایەکە بەستر فاسۆلیا ئەوەش لە بەرینەکە ئاش لەن بەناوبانگە کوردەواری هەر حەز لە فاسۆلی هەیە قەیسی و ئەوانە زۆر تەپسیەکەمان بەناوبانگ ئێستا وازام هەموو شتێک شتان لە هێنە نان و هەموو شتێک لێرە بۆ خۆتان لەم نزیکانە دروستەکەی نانەوەمان هەموو شتێکمان ئەوە نیانی بەس حاجی تۆ بۆ مشوریەوە نەخواردووە کە زستانیش شتێ بکەیدانی وڵی خۆ مشتەکان زۆر کەمانەڵێت بەس شوێنەکە ئەزانی چی زستانیش هەورامان تایبەتمەندێکی خۆی هەیە زۆر جوانە دەستان تەربووی زۆرمان بۆگەن دوکانمانیەتر باش ئەی تۆ پێم بڵێ ئێستا ئێوە ڕاهاتون هەموو ڕۆژێن بۆ ئێرە ئەمە ئیشتانە بەس ئەو ماوەی کە مەتعەمەکە داخن ئەی چیەکەن وڵات سەفەرەکەنیمش ئەوە ئەوەدانایشی هەمیشە لەو ئێرانی سەفەرەکەن خی گەورە سەلامەت یاڕبی خی گەورە خەڵاتان بە حازی جان تۆ لەبەر پیاوێکی دینداری الحەمدولله شوێنەکەش خاوێن بینە دەستان خۆش بێ هیوادارم ینی نمونەیەکی دینداری زۆر جوان بن ئێوە تایرێت هەم باشێ ناوە ڕاستەکەی لەمانەوە هەم کەس لێمان ڕازی الحەمدولله من ئەوە ئەساسە خی گەورە کابراکە پارەکەیان ڕازی بوو ئەم پێی مرتاحی ئەگە پارەکەی وت پارەکەی کاکە قسەی کرد زۆر ناخۆشەوەوانی ڕاست وتی کاکە یاڕبی دەستان خۆش بێت ئێستا و تەکسیە وەساوەتی کاکە وتم وەرە چیت بەدڵ نەبوو گلەی بکرد وتی ئەو کەتەوەتە بەزیاوە بوو ئەوەن دەستخۆشی لەگەڵ خواشایەتە دەیخوای گەورە سەلامەت سەلامەت بێ مەمنونی سپاسان سەلامەت بن سپاسان بسم الله باچای بەڵە خۆشەویستان بەم شێوێ و لە ناو ئەم سروشتە جوانەی گوندی دەگاشێخان بەچێتان هێڵین بۆ هیوای بەرنامەی ئەم جارەتان بەدڵ بوو بێ و تاکو بێگەشتنەوەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ